لە ئەنجامی گۆڕینی ڕاستیەکان داخڵی داواکانی دادگا دەبین. ئەمە بەشێکە لە ناوەڕۆکی نووسراوێکی بەڕێوەبەرایەتی تۆماری خانوبەرەی هەڵەبجە لە 26 سی 2014دا کە باز لە بەهەڵا تۆمارکردنی 22 زەوی کشتتوکاڵی موڵکی وەزارەتی دارایی دەکات بە ناوی هاوڵاتیەکەوە دوایەوەی ئەو 22 زەویە کشتتوکاڵیە کەوتۆتە سنووری شارەوانی هەڵەبجە. سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەش بە شێوەیەکی نایاسایی 28 پارچە زەوی نیشتەجێبوون قەرەبووی ئەو هاوڵاتی کردووەتەوە. لیژنە مزاکرە لە بەتاپۆ و لیژنەی زەویزار ئەوانە کە لیژنەی قەرەبوون کە تەنها شارەوانی نیە بە تەنها شارەوانیە تۆمارکردنی خانوبەرێ واتە تاپۆ کشتتوکاڵە نوێنەری قایم خان بەڕاستی ئەمانی تەیە هەمووی واژان کرۆ لە کاتی خۆیان کە ئەم مڵکە قەرەبووی ئەم خاوەن مڵکە بکرێتەوە دواتر دەرچۆ کە تاپۆکراوە بەرشێوە لە شوێکەکان نازان دەرچۆ کەمە ئیستیلایە قەرەبوو ناگرێتەوە. لە دوای قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیە بە شێوەیەکی نایاسایی لەلایەن شارەوانی هەڵەبجە سەرۆکایەتی شارەوانی بۆ ڕازیکردنی وەزارەتی دارایی و کشتتوکاڵ و دادگا بە نووسراوی ژمارە 1999 لە ڕێکەوتی 22/2015 داوای پارچە زەویەکی لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە کردووە لە گوندی خەرپانی کە بە دووری 6 کیلۆمەتر دەکەوێتە خۆرهەڵاتی هەڵەبجەوە بۆ ئەوەی وەک ناوچەی پیشەسازی مامەڵەی لەگەڵدا بکرێت و بخرێتە بری ئەو 28 پارچە زەویەی کە بە نایاسایی داوێتی بەو هاوڵاتیە لە کاتێکدا ناوچەی پیشەسازی نوێ لە هەڵەبجە دەکەوێتە دەواازەی پارێزگاکەوە. سەبات بە ناوچەی پیشەسازی هەڵەبجە خۆی دوو ناوچەی پیشەسازی هەیە کە ناوچەی پیشەسازی قورس و بچووکە وا نابینم کە پێویستی بە ناوچەیەکی پیشەسازی کە هەبێت و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە هیچ ڕەزامەندێکمان نەداوە بۆ دروستکردنی ناوچەیەکی پیشەسازی تر. لەگەڵ ڕازی نەبوونی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە بۆ ئەوەی پارچە زەویە کشتتوکاڵەکانی گوندی خەرپانی وەک ناوچەی پیشەسازی لەلایەن شارەوانی هەڵەبجەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت بەڵام بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی ڕازیە بە پێشنیارەکەی شارەوانی هەڵەبجە گوندی خەرپانی دەکەوێتە سنووری ناحەی بیارە و بەڕێوەبەری ناحیەکەیش ڕازی نییە گوندەکەی لەلایەن شارەوانی هەڵەبجەوە دابەش بکرێت. ئێمە لە کاتی ئێستا ڕەزامەند نین لەبەرەوەی لە سنووری پارێزگای هەڵەبجە تا ئێستا ناوچەیەکی پیشەسازی تازە دروست کراوە وابزان پێویست ناکە ناوچەیەکی پیشەسازی هاوشێوەی ئەوە دروست بکرێت و هەڵیشی ناگرێت. هەر بە گوێرەی بەڵگەنامەکانی NRT داواکاری گشتی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی و بەڕێوەبەرایەتی خانوبەرەی هەڵەبجە و شارەوانی هەڵەبجە بە کەمتەرخەم دەزانێت لە دۆسیەی بەناوکردن و قەرەبووکردنەوەی ئەو زەویانە بە ناوی ئەو هاوڵاتیەوە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.